بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەم کات و گشت کاتێکتان شاد و کامەران بێ خۆشحاڵم لا بەرنامەیەکی نوێی وێنەکانی دوێنێ پێتان شاد دەبم بەو هیوایی جێگای سوود و ڕەزامەندی هەموو لایەکتان بێ. میوانی ئەم جارەمان پیاوێکی بە ئەزمون، پیاوێک خاوەنی بڕوانامە لە بوارێکی تایبەت، ئەویش بەڕێز دکتۆر عەبدولقادر نووری غەفور، خەڵکی شاری سلێمانی، خاوەنی بڕوانامە لە هونەری سینەما. بەناوی بەرنامەکەمانەوە گەلێ بە خێراتنت دەکەم. زۆر سپاسانەکەم، شادمانم کە ئامادەم لە هاتە. زۆر سپاس. کاک دکتۆر قادر، من ئەمەوێ پرسیاری ئەوە لێ بکەم سەرەتا لەبەرەوەی بەڕێزێ شارەزای لە بواری هونەری سینەما و هەروەها تەلەڤیزیۆن و ساڵانێکی دوور و درێژ ئامادەکار و پێشکەشکار بووی لە بەرنامەی جیهانی سینەما لە تەلەڤیزیۆنی کەرکوو، یعنی کەم تا زۆرێک جەنابیشە با بڵێن زانیاریەکی زۆر و بەرفراوانە هەیە لە بوارەکەیە. ئەمەوێ بزانم جەنابتان ئەم بەرنامەیەتان دیوە؟ وەڵام من بەڕاستی زۆر سری بەرنامەکەی بەرزسانەکەم و بە تابێت و بەرنامە هونەریانە، یعنی زۆرم بەلاوە پەسەندە بەرنامەیەکی زۆر نایەوە. باشە. معلومی جەنابتە ئێمە سەرەتا لە باوکەوە دەست پێەکەین، بۆیە ئەمەوێ بزانم ئەم پیاوە کێیە؟ ئەوە باوکمە ساڵی 1940 باشە، لێرەوە سەی دەکەین. بەڵێ لە ساڵی 1940 بەخوا بزانم لای ڕەفیقی مسەوەر گرتوێتی، یاخو لا باوکی ڕەفیق. ئیتر هەر لە 1940 مابەوانە لە ئەرشیفی باوکمە باش بە خۆشەکانم ئەرشیفەکانی زروێ ئەرشیفەکانی هەموو کردبوو. بە تایبەتیە ساڵی 75 کە کۆتایی بە نکوسی شۆڕشی ئێلۆ هات. من تقریبا زیاتر لە 500 ساعت فلام گرتبوو. باشە، ئێمە دێنە سەر ئەو پرۆژەی کە بە دوور و درێژی لەبەرەوەی ئەوەی بەشێکە لە وێزگەیەکی گرنگە لە ژیانی جەنابتە. بەزەمەوێ بزانم ئەم پیاوە واتە کاگنووری حاجیە شێخە؟ بەسەراحەت من بڵێم هەر کاگنووری حەجیشی نەکردووە؟ نەوەکو حەجیشی نەکردووە. بەڵێ ئەو مەلایە لە باپیرەوە ماوەتەوە، پێشی ناخۆش کردەوە مەلا نووری. ینی بە مەلا نووری مەشهور بوو، بەس حەزی ناکرد پێ بڵێن لەبەرەوەی ئەو بە پیشە لە زانایانی ئاینی نەبووە. نەنا عەلاف بوو. بەڵێ ئیتر دێ هەر بە مەلا نووری ماگەناکردن ژە باوکم پێی ناخۆش بوو. بەڵێ من ئەمەوێ ئەوە بە جەنابێ بڵێم ئەم پیاوە لە باوە باپیرانیەوە ئەسڵەن خەڵکی کوێیە؟ لە بنەماڵەی سلەیمانی کۆنا، هەر لە سەرەتاوە؟ هەر لە سەرەتاوانی. سەرەتا کە هاتوون ئەمانە لە چ گەڕێکێک گرساونەتەوە سەرەتا؟ هەر لە سەڵ وەکو بزانم ساگەڕەکەشمان ڕووخاوە خانووکەمان. وەکو من بزانم باوکم باسیەکە هەڵێ باپیری ئێوە باپیری باپیرن، یعنی باپیری باوکی باپیرێ، باوشی مەلا غەفور. بەڵێ وتی ئەم خانە 150-160 ساڵ لەم پێشکە سلێمانی دامزراوە لە ڕێشی مەڵکەنی. یەکەم خانۆ بووە دوای خانۆکەی ماڕی حمێ ڕەحمان ئاغا کەواتە لە مەڵکەنی زیاتر هەر لە مەڵکەنی بوو، لە دەوروبەری حەمامی بەرخی و حەمامی بەرخی تازە کرایەوانێ. ئەو حەمامی بەرخی ئەوە من بیرمیەوە بزانم لە نەوەڵا لە شەخسەکانی ژنا لە کۆتایی شەخسەکانە کرایەوە. حەمامەکە ئەرزەخ ئین بوو، ئێمە تۆپڕمان تیاکرد فوتبۆڵمان کاک دکتۆر ئەویا بزەبت حاجی حان نییە؟ خۆی لەسەرەوە مزگەوتەکەی حاجی حانە. بەڵێ کەواترەوە هەر مەڵکەنیە، کە لای هینەوە ڕۆیت ئەو مەنتیقەی مەڵکەنیە کە ئەو مزگەوتیان کردەوانیە لای ماڵی عوسمانی حەبەنایەوانیە. عوسمان حەبەنایە تەنیشت مزگەوتی هینە حاجی حانە. بەڵێ ڕاستە. اینجا ئەو مزگەوت نەبووتی خۆی ئەو کانی بوو. وایە کانیەکە ماوە ئێستش؟ کانیەکەش ماوە. اینجا ئەو شوێنیان هەڵبژار کە بیکەن بە مزگەوت لەبەرەوەی ئای کانیەکەی سوودی لێ بێنن. بەڵێ کاک دکتۆر باشتر بڵین کارێزە نەکانی. خوا پیانەوە کانی تر نازانم خۆی کارێزە، ئەبێ کارێز بێ بە تافەتافترە لە کانی ڕێزکەوتی وایە یاچکە من بینیوە پێما بە کارێزە. کێ بوون ئەو دراوسیانی کە لە گەڕێکی ئێوە ساڵانێکی دوور و درێژ بە یەکەوە بوون؟ لە ماڵی حەمێ ڕەحمان ئاغا کەەوە کۆنتترین هەچەنە باوکمەوە ئەوان کۆنین لێرە. بەڵێ ئێت نازام لە چۆ هاتوون، یانی
طبعا خلق سليماني بوون چونکی بله. حمێ ڕەحمان ئاغا وقتی خۆی بوو بە وازانم وەزیر لە حکوومەتی شەمەحمووە بەڵێ ئیتر ئەو خانووی باوکم من لە هەموو خانووەکانەکە کۆنتر بوو بەڵێ بەرامبەر خانوویەکەی ئێمە خانووی ماڵی ڕۆفی سەراب بوو بەڵێ ڕۆفی سەراب کە هیم بوو سەراب بوو لە بەرحەوزەکە دوکانی هەبوو چیتر بوون وەکو ماڵی چیە ماڵی تەنیش ماڵی ڕۆفی سەراف بەرامبەر ماڵی ئەمە ماڵی هیم بوو چیان پێڵێن حەمەسەعی بوو بەڵێ ئەوان هەر بنە ماڵی مەڵکەنی بوون باشە بابینە سەر ئەوەی کە باوکە عەلاف بوو بەڵێ عەلافیش بریتیە لە فرۆشتنی دانەوێڵە و گەنم و ئەو شتان بەڵێ. وەنیە بەڵێ بەڵام پێشەوە بگرێنەوە سەر باوکم پێشەوە باوکم لە کاتی حربی عالەمی دووەمە کە هیم بوو ینی وەڵا وەزم پێشەوە وشکو خۆت ئامچ لە حەوت لەدایک بوو لە بەغاوانێ چاو شەکر و ئەمانەی بەلۆری هێنا باش ساش بیرمێ لۆرەشی فۆردی هەبوو ما بوو کە ئەم بەچین لەسەر چەمچەکەی دکاتی هینا لە 53 ئەمانەت کە تەمان 6 ساڵ بووشمەکانی هەروە بێت بۆ سەرمانە لە بەغاوە لەو کاتە لە سلێمانی چاوشەکر نەبوو ڕاست حساریان بوو لە بەغاوە ئێنا بەلۆری ئەو شتانەیە فرۆشت ئەو شتانەیە دوکانی لەکوێ بوو دوکانەکەی دایی هاتە یاڵەکە یاڵەکە کوێیە یاڵەکە ئەوە نییە کۆمپاندۆرەکان لە شوێن بەڵێ لە کۆماندۆرەکان سەرکەوی بۆ سەرەوانێ ئەوە یاڵەکە بوو لەوێ دوکانێکی عەلافی هەبوو ئەیشت بە جملە شتیە فرۆشت شەری کوشتی نەبوو قەس شەریشی نەبوو شەریشی نەبوو دوای ئەوە ئیتر کە ئەو ئیشا وردە وردە کەس بوو هات ماڵی حەمێ ڕەحمان ئاغا چونکە خزمێکی درمان بوو و تەنیش ماڵی خاڵم بوو ئەکە لەو گەڕێزە سێ ماڵ شەڕ ماڵی خاڵە غەفوورم بوو ماڵی خاڵە غەفوور خوا ئافریکا ئەم ماڵە ئەوە لە پشتەوە ماڵی حەمێ دیوارەکان لە بەنی ماڵی خاڵ بوو ماڵی حەمێ ڕەحمان ئاغا باشە هەرچەنە ئەم وێنێش کاتی نەبوو بەڵام نەوەهێنا ئەمانە چیان مامۆستا با سێری چام بکەین فەرموو کێن ئەمانە ئەمایان خاڵتە کە دانیشتووە ئەوەی کە دانیشتووە ئەوە خاڵمە قایمقامی سلێمانی بوو لە سیقانە لا 25 شۆبانە ئەی ئەوەش خێزانێتی ئەوەش خاڵۆژنمە خوشکی شەوکەتی دانسازە بەڵێ خوشکی شەوکەتی دانسازە بەڵێ ئەوەشان لە پشتوانەیە لای دەسا ڕاستەوە شەوکەتی برابە ئەمەیان قوربان یا ئەمە ئەم سەریان ئەوە شەوکەتی برابە باش ئەمە کاک شەوکەتی برا ئەوە ئحسانە تاقانەی کوڕی خاڵە بێخانە چونکە خاڵم هێنێشێنات ژنی یەکەمی مرد حەبێ خان خوا ئەفریقا لەو سێ کوڕیە بوو کەمال و جەمال و مەحموود ئەی ئەمریکایان چێە ئەوی کانەوە بەهادین برامە کاک بەهادینی براتە کەواتە خاڵە غەفورێ برای دایکتە نە خاڵە غەفور خاڵی باوکمە خاڵی باوکە برای دایشی باوکمە یعنی برای نەکتە نە حەلاوەخان خوشکی خەڵمە کاتە چی تۆ حەلاوەخان دایش باوکمە کاتە برای نەکتە وێنەیەکی تر هەیە من فترێکی زۆر لە دەرەوە زۆر پەیوەندیەکان نادۆزیتەوە وای ڕاستەکەی ئەم وێنەیە هەر جەنابی باوکتە بەڵێ ئەم شوێنەی کوێیەوە ئەمانە چێن لەگەڵیا ئەمە خانۆکەی خۆمانە ئەو کاتە لە مەڵکەنی نزی ماڵی ساڵحی ڕەشە بەخراش لە گەڕەشی ئەمە بوون لە مەڵکەنی ماڵی عەلیەفەنی و ماڵی عەلیەفەنی و مەحموودفەنی و وەرەبێتوانی ماڵی ساڵحی ڕەشە و ماڵی مەتیەفەنی و جەلیسەفەنی و تر کوڕەکانی نیعمەت و ئەمانە لێش بوون ئەنجا ماڵی ئەمە حەوشەیەکی زۆر گەورە بوو تر باخوباخاتی تیا بوو ماشي مثلا حزين رسم كلنا هكر حزين هكر يوت ما اخر ناود الرسم واني وت باوكا منها و تازلا درشو من الفنون الجميله يترد ما مساله ما حد دار معلمين السليماني وت محزك رسمي كلا غلاب ربع اماني بشتوي شيان امي بون باغلم لكاين شي او منم جنابتي اي امي كاين شي اوان معرف بيكواني معرفي حسني كوبان كوري حسني كوبان بيكو ولا هيم بوين لا قوتابخانەی ابتدایی پێکەوە بووین و دوایەوە شتر ئەو من سێم تەوسەتاگە چوو بەغافن و تاوکرد ئەو چوو مەحەدی معلمین من کاتمەوە بۆ مامۆستایی ئەبووی بە مامۆستای
ڕفیقی ڕفیق ناڵێمەوە عەبدوڵی حەمەد جوهەر بەڵێ ڕاستەکەی ئەی ئەو خانمە ئەوە وەزیرەی خوشکمە ئەوە لێ وەزیرە رازم خان. تەمەنی 13 ساڵە بەڵێ ئێستا ماشاڵڵا سێ کوڕ و چوار کچی هەیە خوانی بڕێ ئەی مناڵانی شێن مامۆستا ئەوە ئەڵماس و جێلاسەوەی کە ڕسمی ئەڵماس و جەلاسن ئەی ئەو کوڕی تەنیشتی باوکێ ئەوە دلێرە ئەویان کێیە ئەوە ئەڵماس و جەلاس و دلێر و وەزیرە ئەوە خوشک و برا من هەمویان خوشک و براتن خوشک و برای ماشەڵڵا ئێستا حەو برا وەش خوشک بووین حەو برا پێش خوشک بووین ینی ئەم دوانزەیە خوانەیان بڕێ ئەم دەرزەنە مناڵە هەر لە دایک و باوکێکیش بوون نا شەوکەت و لەگەڵ خواعافریکا بورانی هینە خواعافریکا شەوکەتی برام لەگەڵ بورهانە لە داشیشی کەبوون لە دایکیکە بوون ئەو ناوی پیرۆزە بوو ئەمری خوای کرزوو باشە بەڵام پێشەوەی دایکت بێنێ پێشەوەی دایکم بێنە ئەو وەفاتی کرد ئەو ئیتر دەکە دایکمی هێنا ئەو شەوکەت و بورهان یعنی فەرقی ناکرد وەکو کوڕی خۆی کرد هەر لە لای خۆی بوون خۆی لای خۆ من دوای کاک بوران بوو بە بۆ خوێن بۆ بەغا کاک شەوکەتیش هەر با بڵێن کۆلێژی پۆلیساکە لە بەغا ڕاستە فەرمی بەهادینی ژەر لە دهین زراعی تەواو کرد لە بەغا کاک بەهادی ئاتر بیش بەهۆی ئەوانەوت بەخوامی شێم فنوورگە تاواکەم لە بەڵێ باشە با بینە سەر چیرۆکی ئەم ژنە خانومانە ئەم ژنە جوانی کوردەواریە ئەم لە کوێوە هاتووە وەڵاهی دایکم چونچێ ئەوەی ڕاستی بێ لە عایلەیەشی زۆر دیندار بوون هەر زۆرشی پێ ناخۆش بوو کە باوکم ناوی مەلاشیان لێ ناو نێژی ناکە ڕۆژ ناگرێ بەڵام دایکم لە عایلەیەکی زۆر دیندار بوو ینی کچی کەریم تۆفیق بوو کەریم تۆفیق هەر ینی وەکو بڵێم کابرایەکی زۆر دینی و عالمیشی یعنی سەری بچوایە وەکو بڵێن نێژی ناژی هەروە بێتوانێ ئەوی شێ وەکو دایکم نەما خاڵ وەکو خاڵ تۆفیق و هەرا بێتەوە دێن هین غەفور و کەریم و هەروە بێتەوە لەگەڵ عوسمان ئەوە برای دایکم بوون ترێمە مناو هاتن سەرانیان ژژانیان ناینیە بەڵام بەداخەوە کەسیان نەمان هەموو هەمووی چوونە بەردلۆڤانی خوالیان خۆش بێت ئەسڵەن ئەمیش هەر خەرکی سلێمانیە وەنیە نا دایکم باوشی ئەسڵەن خەڵقی خراپە بوو خراپە ئەکەوێتە چۆ خراپە ئەکەوێتە سەر و عربەتەوانە ناوچەی بەرامبەر بێسانسور بەرامبەر بێسانسور بەڵام خراپە زۆر کرزانیان بوو لە تۆباران و کشتنەوەمانە لە ناو دۆڵی شاخێکا بوو یعنی پێشی خراپە من کە چووکە لە بێسانسورە خوێن کە نەقڵ بوو من لە سلێمانی و برانی بەرامبردنی لەبەرەوەی خزمان لە خراپە بوو ئەچوو بۆ لایەن بەڵام وایە بە شاخەکە سرخ و تیدایە ئینجا شویتە خوارەوانێ بۆ ناو دۆڵەکە ناو دۆڵەکە چەند ماڵێکی گەورە بوون دایکم خۆی خەڵکی نەبوو خۆی لە سێوێنە دای بوو بەس باوکی ینی باپیرمان خەڵقی خراپە بوو خەڵکی خراپە ئێتر هاتە سلێمانی دوکانی دانا وابزانم من بیرم نیە چوون بۆ لای دوکانی کڵاچنین و هەروە بێتەوانی ڕاوکوچەوە باپیر و کوڕەکانیش یاگرێت باشە ئەمە ژوێنەیەکی تری جوانەی کوردەواریە ئەمە دایکێ بێ ئەوە دایکمە ئەوەی لای دەستی چەپەوانی وەزیرەی خوشکمە ئەمە وەزیرەخانی وەزیرە ئەمە دایک ئەوە وازان 1964 حوتی سێ حوتی سێ 1964 ئەو ڕۆژە من ئەکاتە 90 ڕۆژە لە دایک بووم کە ئەو تۆ ئەو ڕسمەت باشە جاوە لە ماڵە کۆنەکەی خۆمان لە مەڵکەنی ئەیتر شەوکەتی بران خوا ئافریقا لە 63 ئەمری ئەدامی دەرشوو باش چونکە شەوکات دێشە بوو لە هینە ماوە شوڕتەی پێنجوو ئەو کاتە کەمالی شێغەریب مدیری شوڕتەی پێنجوو بوو شەوکەتی برایشی بەردە لای خۆی خوالیان خۆش بێت کاتێک کە شۆڕشەی لای دەستی پێ کرد 1961 پێشمەرگە بە زانمەکو بە ژێڕاینەوەن بە برامی چرمەگا و داخۆ ڕەشید لۆلام و لەگەڵ زۆر پێشمەرگە داوایان کرد بە مکەبەرە کە تەسلیمن یا ئیتەقێنەوەیە باش
کەمالی شێغەریبیش خزمەتیش دوریمان هەبوو لەگەڵیانە کەماڵ سای قەزازە سای قەزازمانێتیوە زادم بە شەوکەتی وت شەوکەت ئەمانە عەشایرن ئەشی تەقێنەوە جاوە تازە مناڵی باش ئەو مناڵی ئەوە بەڵێ کە لە سژن هین 61 کە ژنی هێنا پێشەوەی شۆڕژێ لە دەستەکە ژنی هێنا ئیتر ژنەکەی وتی وەزع پێنجم باش نییە ئەمایەوە هاتەوە کولی پێشەوە جمعی بۆ سلێمانی ئەنجا ئەوە 64 لە 61 کەمالی شێغرەبی وتی کاکە من مەخفەرەکە تەسلیم دەکەم و من تۆڵەی لە حکوومەتی مرکزی ئەو کاتە تۆ لێ سمەشێ مامی ئەعدام کردم سعی قەزاکەین بۆ وزیری داخلی بەڵێ لە تۆڵی سعید قەزاز وەزیری ناوخۆی سەردەمی پاشایەتی سعی قەزاز وەزیری ناوخۆی پاشایەتی ئەمەی جەناب ئەمەیان جەنابتی ئەوە بەهادینی برامە ئەوەش بەهارە ژنی باری کەریمی ڕێژە ژنی شەوکەتی برامە ژنی کاک شەوکەت ئەوەش سەرکەوتە ئەوە کاک سەرکەوتی کوڕی بەڕەحمەت بێ کاک شەوکەتەکە سەدە لێ هەیە ئەمە ڕێز و سڵای بۆ نێریم بۆ سوپاس دەکەم کاک سەرکەوت هاوڕێکی زۆر خۆشەویستمان سوپاس دەکەم کاک دکتۆر قادر بەڵێ لە مناڵیە تۆ مناڵێکی عەجوول بووی یان واللهی من ئەوەی ڕاستی بێ لە مناڵیا تۆزێکە عەجوول بوو باشە بەڵام من لە مناڵیا خۆما بۆ دروستکردنی سیارەی تەل یعنی وەستاوی نەوەڵە نەوەکو بڵێ وەستابووم بەڵام ئەو شتانەی کەم بینیە لاسایی مەکردنەوەوانێ مسا سێری قەمەرەمە کرد جیبمە کرد بەو حکومەشی حکومەی کە باوکیشی شەکر و چاوشتی تەلیز باش دەرەکە دەست دەکەوە کومناڵی کەنەوەی لۆریشمان هەبوو سنۆقەچاشان هێنا بەتەل بەسرا بوو تەلەکانی تان بەکارێن سنۆقەچاکەشە فیلێکی تیا بوو فیلێکی ئەوانە کە دایما سنۆقەیە کردوانم فیلەکە و تەلەکان ببر بۆ خۆی ئەوە بۆ تۆ بووە فێری ئەوە بووم سارە دروستکردن بەتەل و تەمەنم تقریبا غەزم 8 ساڵ 9 ساڵ بوو جا باش و دەستکەوتیشی بۆ منە بوو بە کوڕی گەڕان فرۆش بە عانەیە بە دەفلس یعنی بە پارە فرۆشتەوە لەگەڵ معرفا پارکمان کۆ کردەوانێمان کرد بە چل فلس ئەچ پێچ و بە سینەما یەکسەر بۆ سینەما هەفتەکە کۆمانە کردەوەیە کە بە عاشمان وەرەگرت ماغی وابزانە هەفتەی عانەیەک دە دوو فلان وەرەگرت بۆینە ڕۆژانە و کاتە زۆر بوو کۆمانە کرد ئەچوو بۆ سینەما ئەچوو بۆ سینەما بۆ فیلمی بینی فیلمی عصاب و فیلمی هەروە بێتەوە حرق الوەبانە هەندی و ئەو جۆرە شتانە بەڵام حەز فیلمی هندی ناکەم تا ئێستا حەزی ناکەم حەزی لێ ناکەی نازانم ئەوە دواییە سەر چوویتە چ قوتابخانەیە مامۆستا من یەکەم جار لەگەڵ بەهادین برامە بەهادین لە پۆلی دوو بوو من لە پۆلی یەک شێبادین برام 2 ساڵ من گەورەتر بوو لە ڕسمەکای بینی 1945 بەڵێ من 1970 ئەو لە قوتابخانەی گۆیژە بوو گۆیژەی ناوبازار گۆیژەی ناوبازار کردخا بە بازار عەسری وابزانینەوە لەگەڵ فەیسەڵ دیوارێکمان لە بیناوە نا ئەو ئێستا بینای سیروانی نوێیە فەیسەڵێ بۆ بە بازاری عەسری بەڵێ فەیسەڵ بووە تر من لە قوتابخانەی گۆیژە بخوێن لە پۆلی یەک بەڵام من وەکو قوتابیشی زیرێک بوو باشە کێ بەڕێوەبەری قوتابخانەکە بوو بەڕێوەی قوتابخانەکە یەکەم جار مەلا غەفوور بخوا ئەفریقا غەفووری مەلا ئەمین غەفووری مەلا غەفوور گەڕشی خەڵکی گەڕشی مەڵکی خۆما بوو غەفووری مەلا عەلی بەڵێ خەڵکی مەڵکەنیش بووە لە سەر و پیربەسۆ بوون ئەوانە بەڕاستی مامۆستا ڕۆڵی زۆر گرنگیان هەبووە لە پەروەردەی ئەم شارە ئەستێرە لە بواری پەروەردە مامۆستا ئەنجا دوایی چوویتە سانەوی وەتان ئەم وێنەیە سەردەمی سانەوی وەتانە ئەمە 1962 باشە بەڵێ من لە پۆلی یەک بووم بڵێ ئەوەی کە لەکوێ بووم تەوەسەی وەتان مامۆستا لە سا پێ دەڵێم خەسەخانەکەی هینی جەمهوریە ئەو لە جادەی پیرەمێرد خەسەخانی گەورە هیکۆن بەڵێ هاتیتە خوارە لای دەوێتەوە چونکە بەرامبەر ئەو کۆڵانەی بوو کە ئەچوو بە پیربەسوور بالضبط دوایە ڕاست باڵێ هەمێ دینە ئاغی قەرەنی کلمی قەرەنی کلیساماوە هەر خانە کۆنەکە کە لەوێ سەرکەوتی ئەچیتەوە کۆڵانەوە ئەوە سارەی وەتەن بوو لەوێ چیە مدیری مەکتەبەکەتان بوو یەکەم جار مدیری مەکتەبمان وابزانماوە گەل لە ژاماوە سڵای بوو لەرە حوسێن عازم بوو مامۆستا سامی
سامی حسین نازم مامۆستا سامی شکر بەڵێ. ماوە لەخوا بە زیابێ الحمدلله ئێمە لێرەوە ڕێز و خۆشەویستی بۆ نێرین من جعل چونکە شكر. ئەویش وەکو بەڕەحمەت بێ مامۆستا غەفوری مەلاعەلی آه، ئەستێرەیەکی دیارە بالفعل یعنی ئەوەی کە لەو نەوانەی جەنابتان هەمووی ڕەحمەتگۆییانەکەن بەڕاستی ئیمامۆستا سامی و هی ئەوان يعني براسي ما حد شنو قرامه واني مقابله شي فيلمي شي بقرم بەڵێ برا متمنو وڵی ئێمە زۆر هەوڵماندا کە بەرنمەیەکی بۆ بکەین شایستە بە جەنابی بەڵام بەڕاستی دەتوانای نییە ینی زۆر تااقەتی ئەو دینەی نەماوە زۆرم پێ خۆش بکردی بەڵەوە مێژوویکی جوانیشانەیە لەم شارە حسێن نازمیش بەشدار بووە لە حکوومەتە و ڕۆژنامە نووسێکی دیاری ئەو کاتە بووە اینجا دوایەوەش زۆر هاوڕێی خاڵم بوون هاوڕێی خاڵیش خاڵم هەموو کاتێک ئەچون بۆ مامۆستا ئەمەیان جەنابنی ئەمەی کە پاڵکەوتووە لە بەردەما بەڵێ ئەوە منەوە اسم بارز دەکەم لە ڕستەکە بارز دەرەکەی هاتم من لە دواوە ناوەسم لە پێشەوە چیان ئەمانە لەو کەسانە کە بیرێ کەوەی لای دەست چەپەوە دیە ئەوە عەبدولی حەمەد جوانە بەڵێ ئەمە هونەرمەند عەبدولی حەمەد جوانە بەڵێ کە دوایی بووی بە مامۆستاشی بشمەوە سەش لە ناشمەسترشانەوە هەموو کاتێڵێ دین ئەوە کەمالی حەبیێ لە پشاشی ناوانیە کەمالی حەبیێ ئەوە کوڕێ بوو ئەوژ لە پشماڵی ئێمەوە لە گەڕەشی ئێمە بوو ئەو ئەوەی لە پشت عەبدولە وەستاوە ئەوە کەمالی حەبیێ اینجا ئێمە زۆرمان خۆشەویست چونکە دایما هواەتی هەبوو سەگەر ڕاگرت باش توت کە سەگۆمانە ئەوەی تەنیشەوە کوڕی هینە عەمبەرەت خوا ناوکەین ئەگەر چین نەبێ نەوزاتی عەمبەر ئەوەی تەنیشتی هینە هادیە ساوە نازانم لە ژیانە ماوەوە شێ بەخەوە ئەوە 62 دەمێکە منیش 32 ساڵ لە دەرەوە بوون باشە مامۆستا ئەم قوتابخانەیە حوشەکەی لە دواوە ئەوەندە گەورە بوو بەڵێ حوشەی ئەمە خانە کۆنەکان بوو خۆی خاز مامۆستا خۆ پرسیارێکی سەردەمی ناوەندیم بیرەکەوێتەوە لە سەردەمی ناوەندیە ئیتر تۆ ئارەزووی سینەما و فۆتۆ و ئەمانە لە لای تۆ جوڵا من لە تەمەنی دوای 10 ساڵێوانە فلیمیان نەفرۆشت بە هینە بە جوملا کابراایەکە بوو لە قەستری نەقیب هینان پێ بوو دە ڕەشە شوێران پێ و شای شێر بوو ڕەشەخێن ئەوەش بۆ بەغا جهازێکی سینەمای هێنا بە هەندل ئیشیە کرد فلیمی 35 میلیۆن پیشانەیە ئەیتر من ئەوەی ڕاستی بێ کە چوومە سنفی 5 بورهانی برامەتی ئەگەر شەش بە سەرکەوتەی تەواو کرد لە بەکرێداشی وعد بێ لای ڕەشەشۆر ئەو جیازیمە بۆ کرد باش چیشە من لە بناڵیشەوە هوایەتمە بوو دا هین چی پێڵێن قوتووی بۆکس و هندی خوێنەرەوەمانە عادەسم بۆ کرد و لە داوە فرێمە تێگەشت و بە گڵۆپەکە لەسەر شاشە بەداهێنانی خۆت داینە خۆم بەعادینی براشم لە پشتەوە سایوەدەوە هینە بێرلانگسترە و لەگەڵ سپەکەیات ئەوە دوای ئەوە تێترێت زیاتر هۆم بەرەو سینەما ڕۆیشتە چێ پێیوتی تۆ بڕۆ بۆ پەیمانگای هونەرە جوانەکان چی ڕێ بۆ ڕۆشن کردیتەوە من بورهانی برام چیشە برا گەورە بوو وە خۆشی زۆر هونەرمەند بوو لە بە تایبەتی لە شێوەکاریە دوای ئەوش من لە دوی ابتیدای ئێوانی ئەو بوو بە تاینیان کرد کە لە بەغا تەخرمی تەواو کرد بوو بە حسەی نازم وتی ناو نێرە بۆ شوێنێکی دوور ئەوە بێ سانسور قوتابخانەیەکمان کردوتەوانە ئەو کەمە مدیری هین قوتابخانەی بێ سانسور بۆی بێتەوە یارمەتی باوقت و مناڵەکانیش بێت لە سلێمانی ئەو دەرە بۆ ئەمە کاکبورانی براو ئەمە کاکبورانی برام چونکە هین سامی حسەی نازم لەگەڵ خاڵما بابزار نزایەتێکیان هەبوو خاڵم چوو بۆ لای وتی بورهان دوور نەقلی مەکرد دووری مەخەرەوانیە لەبەرە مناڵەکان پشوکم بە ئاگایان لێ بێت و تازەش تەقیم بۆ بە هەموو کاتی بڕات و بێتەوە چ سانسور نزیکە سانسور تقریبا بە سیارە و کاتە 15 دقیقە 20 دقیقە ڕێگاوە تر بادار ڕۆشت و ئێوارە نەهاتەوانی دوای ئیتر باوکن نەمابوو ئەو کاتە باوکم مابوو ساڵی کێ و دیهینە بورهان من لە دوی ابتدائیە وازم تەمەن هین 55 بکەتەوەی کرد لە بەغا ئێمەمانە بە دوورودرێژی باسی هەموو ئەو شتانە بکەین بەڵام بە ڕێگەم بە ناوبرێک وەربگرن بەیەکەوە وچانێک بووین خۆشەویستان وچانێک و دێنەوە خزمەت
مامۆستا قادر ماڵێ. لە پێش ناوبڕەکە باسی ئەوەمان کرد بە دوور و درێژی کە ژیانی تۆ لە ناو کەس و کارتا بەڵام پێم خۆشە پێشەوەی بچینە سەر ژیانی تایبەتی تۆ بزانم ئەم وێنەیە چییە؟ من ئەوەی ڕاستی وێ یەکەم جار بوو کە ئەو کامێرەیە کامێرەی هەژملیمە یۆمیک ئەوە وا بزانم عوسمانی خواعافگە عوسمانی سعیب لە کڕە برای سعیب لە کڕی پێڵێن عوسمان سعید برای کاک برایم برایم مامۆستا عوسمان سعید مامۆستا عوسمان سعید برای مامۆستا عەبدولباقی مامۆستا عەبدولباقی من ژیانەماوە ژیانەماوە لەو شوێنەی جەنابیش تا دانیشتووە پیرۆزە وازان بەخوا بەرنامەکەم بینی بۆیە ئیتر نازانم چوو بۆ سەفرەیەکی هینی مامۆستایان بۆ دەرەوەی وڵات دایەتەوە بیرم ئەو سینەمایەک و لەگەڵ کامێرەیەکی ئەو کامێرە 8 میلیمە لەگەڵ سینەمایەکی 8 میلیمی کڕی بوو هێناوی لەگەڵ خۆیان نێزانی چۆن ئیشی پێ بکات کامێرەکەشی نازانی بەس کڕی بووی کە ئیتر بە منی وێت وتی شتێکی وام کڕیوە حەز دەکەم کە فێرم بکەیت و تۆ دایمە خەریکی سینەماوی ئەفلام و شتێ هەیە وەڵای کاک عوسمانەوە بەڵام ئەگەر زۆرم پێخۆشە ئەگەر ئەو جیهازوویدەم پێ بفرۆشی تۆ خوا تااقەتی تەسیروانێنێ ماوەیەکە و بەسەر وتی باشە من ئەدەمێ بە ئەو پارەی خەیە کڕیمە بازانبایی 4 دینار بۆ کاتە هەردووشی ئەو بە دوو دیارۆیش بە دوو دیار یاخە کاتە زۆر بوو تا لە 60 و چەند ئامۆژ 1960 نەبوو تۆ تەقەڕوجی کردبوو من ئەو کاتە مامۆستا لە دارالمعالیم بۆیە وتەلەبێ خۆشی من لەسەر تەوسە مامۆستا دەرسی هینی پێوە ئەم مناسەبەتە بردننی تەرمی بەڕەحمەت بێ نەزبەدی مەلا ئەما من وەختی خۆی کە هێنە لاوان کە 11 ئازار ئیتیفاقی 11 بوو ئەوە بۆ ڕێخاوە مەدەنیەکان دروست بوون و ڕێکخراویشی لاوان و هەڕایەت ژنان ومانە مەلا نەژمەدی من وەختی خۆی لە قوتابخانەکەیە کە ئیکبال بووم لە زمانی لە حساباتە تۆز لە حساباتە کۆڵ بووم ئیکبال بووم تر ئەچوم لای ئەو ئەم خوێن یعنی من بیرم یە کە لە سابووکەران لە خانۆکە ژاو پێی و کشتین و کردبووە بۆ نەهێشتنی خوێنەوەروانە کە ئەمری خوای کرد لەسەر داوای خۆی وتی ئەگە هات و مردم لە گردی سەیوانە من نێژن بمبەنە سەری گۆیژە بەنە سەری گۆژە بۆی دایما چاوم لە سلێمانی بێ منش ئەو کاتە هەر ئەفلام مەگرت ئەو کاتەش لە لاوان بووم ینی چونکە ئیشی سینمامە کردەوە بەنەوە تاوتوەرە بەشی چالاشی هوەری بگرە سەرپەرشتی بکات ئەوە نەقلیان کرد گواسیانەوە بۆ هین ئەزمەر منە ئەو فیلم بگرت ئەمەشان براکەمە ئەو کامێرێکە بەدەست سێوێتی هینی کەمالی شێخەریبە بەڵێ ئەمەشیان خۆتی ئەوە خۆ من ئەو ئەمجر کوردی مامۆستا چیتە چ بەشێک لە پەیمانگای هونەرە جوانەکان منشم چم بەشی سینما بکەنە بەڵامتیا بەشی سینەما نییە هەر تەنها بەشی مەسرح و بەشی هوەری تەشکیلی ینی شەوەکاری و بەشی مۆسیقا هەیە تۆ چیتە بەشی بەرهانی برام وتی تۆ زانیش بکە چون بۆ بەشی مەسرح خواعافریکا بەهدان میخائیل وتی کاکە تۆ عەرەبی باش نازانی ئێمە بێش عەرەبی باش بزانین اینجا نیەکەی عەرەبی فەسیح قسە مەکە نەزانی دوایی برانی برام وتی بۆناچی بتە بۆ بەشی مۆسیقا تۆ مەمناڵیە کە لە گۆژە بووی داهاتی دایمە سرود دەخوێنەوەوانیەوە وەڵامی چون تەقدیمی بەشی مۆسیقام کرد لەوێ وەرچی دای ئەمە وێنەی ئەو کاتێ مامۆستا ئەمە لە قسمی داخلێ ئەوە عەلی عەبدوولە و ئەوەش سروان ئەحمەد بەرزنجیە عەلی عەبدوول لە بەشی کۆنتەربازی خوێن سروان لە بەشی کەمانای خوێن لە بەشی مۆسیقا ئەمەش هەروێنەیەکی ئەو سەردەمەیە بەڵێ ئەوە عەلی عەبدوولە و ئەوە ڕەمزی زانم ڕەمزی فەتاحیان پێوت ئەوە بەغایە ئەمەش ئەو تەیشی بنەوە بنەمەوەی ئەمەیان
ئەویان ئەوە علی عەبدوولە ئەوەش منم ئەوەش سروانی ئەحمەد بەرزجیە هێن بە سێتە لەبێ کوڕ بووین لە پەیمانگە سێتە لەبێ کورد بوون تەنها بەڵێ بەڵێ ئەمەش هەر وێنەیەکی ئەو سەردەمەیە ئەمە قسمی داخلیە ئەو تا دوتراوە لە ئازمیە مە حەدی معلمی و بەشی داخلی ئێمە لەوێتە لەبووی لە قسمی داخلی ئەوانە ژین ئیترەما هینی مۆسیقای بوو بمبوورە مامۆستا دوای ئەوەی کە تەخەڕوجی کرد بەڵێ پەیمانگای هونەرە جوانەکان بڵێ تۆ یەک دوو کاری شانۆیی شت کرد بەڵێ من کاتێکە ئەمە هی ئەو کاتانە نییە بڵێ ئەو عوسمان شوارە خواعافیکە ئەوە خالیسترکارە وتی حەزەکەم لەگەڵاوانە ڕسم بگرم ئەو ژنەکێە ئەو ژنە بەتەمەنە وەکەم هادڵشاتە و کاتە ژن عیب بوو کچ دەور بێنێ بەڵێ ئەوەش حەمە ڕەشی هەرەسە ئەمەش حەمە ڕەشیە ئەمان کاکەمال دڵشادە ئەمە مامۆستا عەبدولی حەمە جوانە مامۆستا خالیدە ئەی ئەمایان شێ ئەوەش خوێنکاری من بوو لە بە حەدی معلەمیتی حەزەکەم ئەم پیاوە جامانە بەسەرە ئەوە سەلاحی نووسەویش هەر خوێنکاری من بوو لە مەحەدی معلمی ئەو کاتە لە مەحەدی معلمی بەڵێ ئەمەش بینەر بوون بینەری ئەو کاتە بەڵێ ئەو دیشانەیە زۆر دڕاوەجی پات یعنی تقریبا زیاتر لە 20 ڕۆژ بەردەوام بوو مامۆستا ساڵی 50 جێگە کەم بوو خەڵک لێ پیا بڕوە لە شوێ لەسەر جادە و شدووە سێک نەوەڵە ئەمە ئەوەی خوارەوە ڕۆفی حەسەنی کۆپانە بەڵێ ئەوی کان خسرەوی ئەحمەد ئەوشان ڕەفیق ئەحمەد ساڵی 50 ئەمە ساڵی 57 ڕۆف طبعا لە ئێمە گەورەتر بوو هینیە کردی وەک پێڵێن یاسینی قورس ڕەف العسقال باشە مامۆستا بابێنە سەر بابەتێک تۆ ماوەیەکیش لە جامیعەی سلێمانی با بڵێن مۆزەف بوویت من مۆزەم بوو جامیعەی سلێمانی لە تەربیەوانەیە لە دارالمعلمینەوانەیە نەقل کران بۆم چۆسەی جەمهوری کە تاوە بوو سێ ساڵەکە لەم چۆسەی جەمهوری تقریبا 6 مانگی مامەوانێ ئەوە بوو مەسرحی شانۆگری کێرەوەری تەقدیم کرد نووسری خاڵێک مامۆستا ئیبراهیم ئەحمەد ماوەیەکیش بەرنمەیەکت هەبوو لە تەلەڤیزۆنی کەرکووک جیهانی سینەما ئەوە پێش چوونەکەتە بۆ رووسیا یا دوای ئەوەیە ناو پێش بچم بۆ رووسیا کەواتە ئەمە ئەو کاتەیە کە تۆ بەرنامە پێشکەشەکەی ئەو کاتەوە من ترکە لە شوێنی ئێستای من بووی ئەو کات من هین بووم لە جامیعەی سلێمانی دکتۆر حکمەتی ناوی منی بەسی وتی من حەزەکەم بە کاکسامی وتی حەزەکەم تەنسیبیکەی بۆ لای خۆمان ئێترهاتمە جامیعەی سلێمانی وانێ مامۆستا ئەم وێنەیە چییە ئەمە چیان ئەمانەی کە دانیشتون ئەوە نووری هونەرە ئەمە کاگنووریە سەری ئەو سەر بەڵێ ئەو تا ئەم پیاوە ئەوە نوورینرا بەڵێ ئەوەش منە بەو سیڵ ڕەشەکەوانی بەڵێ ئەوەش حسین نەعمەیە ئەمەش هونەرمەندی عەرەب حسین نەعمەیە ئەمان ئەمە 71 بووە بزان جژنی سەری هەفلەی سەری ساڵ بوو ئیتر ئێمان داوت کرد خەڵکان داوت کرد بۆ هینە نوێنەرێژ وەکو مصەوەر من چوون لەگەڵ ئەوە لە دوای شەوە شەوکەتی برامە شوڕتە بوون حمایی حەفلەکانە کرد باشە مامۆستا تۆ ساڵی چەند چوویتە یەکێتی سۆڤێتی جاران من کە لە جامیعە بووم ئەو کاتە مەسوولی بەشی سینەما و تەلەڤیزیۆن بووم بەس ساڵەکەی یعنی ساڵی چەند چووی ساڵی 73 ئەمە وێنی جەنابتە لە کاتی چوونی جەنابێت بۆ لە قسمی داخلی زۆر پس بووم بەڵێ ئەتر لەوە لە مۆسکۆی ساڵی 73 لە جامیعەی مۆسکۆ لە بەشی کولەی زبان هی ڕوسیمان خوێن لە پێشەوە زمانمانە خوێن بەڵێ ڕاستە ئەجا دوای چەنە جەنابێ بڕوانامەی دکتۆرات هێنا لە سینەما من ئەوە یەکەم جار ساڵی 81 ماجسترم تەواو کرد ئەوە چونکە 7 ساڵە 6 ساڵ ئەخوێنیت ساڵش دێنیە بۆ تەواوکردنی ئۆتۆڕۆحات کرد ساڵێکەوە زمانی ڕوسیە خوێنی یعنی بە کۆی 8 ساڵەکە ئەنجام ماستەرت هێنا یا دکتۆراکەش لە پێشەوە دیبلۆمی باڵا دەیەمێ دیبلۆمی باڵا ئەو دوای 5 ساڵ دوای تەحزیری کە زمان تەواو کرد دوای 5 ساڵ من کۆلیژی هینی دەرهێنانی فۆتۆگرافی خوێن وەرگیران کۆلێژی دەرهێنانی سینەمایی فۆتۆگرافی و سینەمایی و تەلەڤیزیۆن ئەو کولێر بوو جا من ئەو فیلمە کوردیم پیشاندا کە گرتبوون لە کوردستانە بارەی فۆلکلۆری کوردیەوەنەوە زۆرە بەلاوە خۆش بوو ئێتر من یەکەم کوردم کە وەرگیران باشە
ئەم وێنەی سەردەمی ماستەرەکەتە یا لا دکتۆراکەتە ئەوە دینی سەردەمی ماستەرەکەمە ماستەرەکەتە ئەوە کاتی ئۆتۆڕۆحی دیفاعکردنەکەیە بەڵێ ئەی ئەمەیان ئەوە تا ئەوە لە من دانیشتنی ناوەڕاستە ئەوانە خوێندکار و هەڕامیوانەوە هاتم کە جوان گرتە بوو چاوەڕوانی نەتیجەمە کرد باش بڵێ مامەسا ئەم خانمە کێ ئەوە لێنای هاوسەرمە لێنا خان بەڵێ خەڵکی خەڵکی رووسایە لە مۆسکۆ دانیشتنی تەرە کاتە من تاغرفم لەگەڵ ساڵی 1970 کۆتایی 1970 تۆ 1970 چویتە ئەوێ من 1970 چوم یەکسەر دوای ساڵە تەعارف لەگەڵ لێنا خان کرد آخر من ناڵم 1970 لە جامعی مۆسکۆ بگەڕایت تۆ سعید کردای وەنیە والله زانشی من زۆرم ئەو حفلەی تعارف بوو هینی سەری ساڵ بەڵێ ترێژ لەوێ هاتبوو زمانی فەڕەنسی تاوا کرده بوو کۆلیژی زمانی فەڕەنسی شەشمان دەوریان نایە کە خوێنێ چماوەسەکانی هەمووی لە فەڕەنساوە هاتم بووی بە تاوەتی فێری لەکرەکە بێت بەتر من لەو حفلەی سەری ساڵا کە بینیم وەکوواڵێن بنەوە نەزرە ئەمە تیری عشقەکە لێ یای ترە لە 75 ساڵی ئەکتۆبری 75 مارەم کرد هیچ کاتێک دانپیانانی ئەوەی بۆ تۆ کردووە اعترافی بۆ کردووە ئەویش هەر لە یەکەم نیگاوە خۆشی ویستبی ئاجا من ئەوەی ڕاستی بێت عینەن چۆن لە سلێمانی وەختی خۆی گەنج بوو ناوانە نووسی بەڵام من ئەوی باش بوو تەلەبەیەکی هین هەبوو ئوزبێکی هەبوو بەڕەچەڵ کورد بوو بەڵام ڕستەکەی پێرفێک دەزانی باش کوردیشی بادینانیە زانی کرمانجیە زانم کرمانجی منیش کردم بە ڕەفیقی خۆم و لە بەرەوەی مەسافەکە دوور لەمانەوە نامەت بۆ نامە بۆ نارد باش ئەی وەڵامی هەبوو وەڵامەکان کێ بۆ یەخێن وەڵامەکە ناوەڵاکە کە نامەکانی پێگەیشت دایک و خوشی لە ماڵەوە دووە ئەی نامەکەم پێگەیشتووە بەڵام تۆ وا مەی نێرە بە ئاشکرامەی نێرە من کاڵێنەوە نامەیە چییە اینجا من بە خەتی ڕوسیەکە ئەو نووسی تەنیا نزانی کەینە وتم نامەی کە لەسەر گەڕانەوە ناوی ئافرەتە بنووسە لە ماڵەوەی نیە کچەکانی ڕەفیق بە دوورێژی دێنە سەر لێناخان ئەمە با بڵین پراکتیکی سینەماییە لەو کاتاناکە لە سۆڤێت بووی ئەما وەختی خۆی کە ئێمە خوێننتەوەکەین هەر 5 ساڵەکە بەڵێ بۆ وەرگرتنی ئەوەی بەدەستزەری بە عملی تەطبیقا کردووە ئەبێ فلیمێکی سەعاتی ڕێوایی دەربێنی بەڵێ ئەمە بۆ ئەتڕۆحەکەی بۆ ڕۆحەکەی ئەمەش هەر ئەو ڕۆژگارانێ مامۆستاوانێ ئەوە لە ستۆدیۆیە ستۆدیۆ ئەوە مخرجەکەی خەڵکی کۆریا بوو ئەوەی لەبەر کامێرەکەەوە ساوە ئەوە قاسم عابدە خەڵقی عراق بوو دەست حزبی شوێ هاتەوەش من کامێرەکە جابێت دەسە کامێری گەڕش تەدریب کردایە 35 بەڵام هینی عەدەسی سکۆبی گەورە مامۆستا شاشەی سینەما بە سکۆبی چەند مەتر بە چەند مەترە 16 زیاتریشە خۆی احتیمال دەکاتە سەر ئەو هیناز ئەو جیهازە مەسەلا لە ئەمریکا سینمایشی گەورە هەیە کە خەڵکی بە سارێت یعنی تقریبا وازانم شاشەکەی زیاتر لە 500 تاکو 600 متر مربع یعنی بە پێی جۆری کامێراکە و بە پێش ئەمەش هەری ئەو ڕۆژگارانێ وە نەمامۆستا ئەوە ئێمە لە جادەی لە شەقامی مۆسکۆی لە شائینی ڕێسی ئەوە مخرجەکەی سری کامێراکە کە ئەوش مصورم ئەو فلیماگرینی تدریبات باش پۆلیسیا بوون ئەمە شەر وێنەیەکی جوانە ئەمە چێ مامۆستا ئەمە 73 مێنێ کە چوون بۆ مۆسکۆ ئەوە خواعافی کە حسانی خاڵمە لیوا بە لیوا لە شوڕتە هەر ئاواتی بوو بچێ بۆ سۆڤێت بخوێنە بەڵام نەیتوانێت حەزیشی لە شوڕتە ناگرت حەزیشی لێ ناکرد بە بەحامی گرانە مامۆستا حەزێ لە پیشەیە نەبێت و بکوێتە سەر ملێ ئەزانین بۆچی بەکۆوێت لە بەش علمیە لە سنفی 5 زۆر لەبەر ئەوەی کە درێژیشی باش بێنیە بچێتە هینی حقوق شانسی ئەو ساڵەکە خریجی علمیا وەرداگرت وەریان ناگرت ئەو ساڵەکە ئەمەش هەر وێنەیەکی جوانە لەگەڵ مامۆستا ئەوە لە ڕۆمایە چون بۆ بۆتاڵێ بۆ لای وتی هاتون بۆ وێویش لێرە دەسەر جادە وێنەیە کرد پێم وایە بێ مامۆستا ماوەیەکیش لە لیبیا مامۆستای سینەما بووی ئەمە ژوێنی ئەو کاتێ ئەوە کە خوێنن تەواو کرێتتر ماجستێر و دکتۆرامانە چون بۆ لیبیا ئەوە ئوتێل ئوزۆیە بەڵێ ساڵی وازانم 86 بوو ئاوازان 86 دوای بەردومانەکەی لیبیا وەفدێگاتندا کوردستانەوانێ بە سەرۆکایەتی کاک مەسعود بەرزانی لەگەڵ هەواڵ جەرگیس حەسەن کە
خريجي موسكو ودكتور جرير حسن بله. اختصاصي لم يجوي كردها ولا سنة بزاني تروح ينسي بله. ولا قال شيء كشبو خاطبود هي رجل يشاوس يتم شو بولايان بله كشون بولايان اسم الرسمة بقرم كابراكا وتي كاكليرا ممنوعة او كاتبوا او شوي او بوش متات ما دروا تلبرقين تلقى بقرا بله ام يونيش دكتور احسان فؤاد اما خو عافيك بالرحمن دكتور احسان فؤاد اوش كاك روف براي كاك خو عافيك براي محمد كاك روف اوش الدكتور وريان نوريه يجنا موسكو تواوي كرت تو زاني ما مسا كاك روف كوريكي هي ئێستا لە جیهانی ڕۆمانە لە ڕۆمان نووسینە هیچێکە لە ڕۆمان نووسە هەرە باشەکانی ئەڵمانیا بە ناوی شێرکۆ فەتاح کە کاتە کوڕی کاگڕۆف ئەوە بەڕاستی مای خێرە بۆ ئەدەبیاتی کوردی کە سڵی بۆ لێرم بەڕاستی ئەنای بیستۆ مامۆستا جەنابێ لە دوای ئەوە ماوەیەکی زۆر لە سۆڤێت بووی هەر بە کورتی لەسەر ئەم وێنەیە بۆمان باسکە دەرکرای لەسەر ئەم خۆپیشاندانە ئەوە من هەشتاوش کە لە لیبیا گەڕاماوانێ فلێک لە ئینی ڤیدیۆ هێنا لە نەمساوە کە تەجیلیان کرد بۆ تەلەڤیزیۆن سەبارە بە چیمە بارانی هەڵەبجە منی ژانەوە لەخوا بۆ مۆسکۆ لە مۆسکۆش برادێکی هەچی ڕۆژنامە نووسڵمانەیە بە جات ماشەڵ وت جان ماشەڵ کاتێتر پیسترۆی کابوو وتم لە ماڵەوە وەرن فیلمێکم شانتان بۆ هاتن بەڕاستی دەسەن کرد بکرین ڕاستێکی فيش شاطر من الكريات هذه كوضع بيدي روس اخر ورد زحمه يعني بقري كوان بيني منالو امانو جايني قراني بو هموم رفعت ترى خلصاني ايش دسنا كبا قريار يعني شيء ما سوى بيت اشتباري هو نينو سيوا انا نسيوا انا لازم يساوي امانه واحد كتاب بو خو بشاندانا من بريان ما تلا ما كانش مكر ولا ماله وانيه بشان مان وتمن أمريكا خبشاني أبادكين مرابر سفاري عراقي بلا داي بتانم كي يقرب وتان باشا وتان خدر ما نكن إذا قلت شاد ما بوشيكا والله تبنجت واحد ترى واحد أما دام كل داي 24 ساعات حفتة 2 ساعات درها كذا باش حزناك من نقران ببي ما مساهم يونيت سفاراسوتا والله ما مالي خون ولا دباشان خارجي قورم كرتو بس يقالوا بكري هذا بخل في او اميرانا هو كرلون بعد استوديو شوكو هيني ما مساو اميرانا همي ماوا شي سالا مكتبي قشتي سليماني لو فيستيفال دوايان كركبا بيك مواني باش تريا خان وزير ومعناها تزور بلا خوش باش ما مسائمه بما بشش دقمان ماوا هل او عند زياترنا هندي گوينه هي هی خێزانی جەنابێت لەگەڵ ماڵوم ناڵە ئەمە هەر خاتو لێ نایە ئەمە لێ نایە من دیکە فۆتۆمە خوێن وەکو مۆدیێل لە تەسویرما کرد باشە پەشی ناخۆش بوو زۆر باشە مامۆستا وێنەیەکە هەیە زۆر جوانە ئەمانە چێن ئەمە ئەوەی لای دەستی ڕاستەوانێ با بڵین لەو پیاوە دەست پێ بکەین ئەم پیاوە ئەمە چێ ئەوە باوشی لێناو ناتالیایە ئەوەش تەریشەوە بە دایکێتی ئەو کراسپیە بەڵێ ئەو کراسیە بەڵێ لە ناو هەمویانە لێناخان کامەیانە ئەوە تا گوڵی بەشانەوەیە ئەوەیە بڵێ ئەوە لێناخانە باش ئەمەش وێنەیەکە هەڵێگرین بۆ دوایی جارێ ئەمەش هەر خەسووت و خەزووتن بەڵێ ئەوە لە حەدیقەکەی ماڵەوەیانە ئەوە لە کۆنە و ڕسمیشان لە نادایک دەبوون باشانەوازانم مامۆسا ئەمە ڕۆژی ئاهەنگی تۆ لێناخانە ئەوە بەڵێ ئەوە مامۆستایانی قوتابخانەکەی هاتن بۆ حەفلەی ئاهەنگەکە 3 ئۆکتۆبەری 1975 مامۆستا لێناخان بە ئەلێم ڕسمای باسی بکەین بەڵێ لێناخان لەگەڵ کولتوری کوردی و ئەوانە شارەزایی هەیە ئێستا چونکە تۆ لە 74 ئەی ناسی هەڵبەتە ئیتر بەڵێ خۆی دەزانین چیە ئەوان زۆر مەحافظ بوون لەبەرێ 1936 نەنچی و لەگەڵ دایشی کە تەمەنی و کاتەوازان 2 ساڵ 3 ساڵ بوو نەفیان کردن بۆ سەمەرقەند بۆ ئوزبەکستان لە بۆی عادەیشی لە عادێشی بۆژوازی بوون و خانۆکەشی بینی کە حەدیقە بوو وەمانە و گەورە بوون ئێتر دوایی نەفیان کردن لە دوای بەردیستان لێن گەڕانەوانێ بۆ مۆسکۆ مامەسا ئاوایی تر هەموو ژیانتان پڕ لە ڕۆمانسیەت بوو ئێستا شەروایە
ئێستا خۆشەویستی هەیە ئەمەش پێمان خۆشە ئەمەش هەر وێنەیەکی ترە هی جەناب ئەوە شەر حەفلەی هینەکەیە زەواجەکەیە باشە ئەمەش هەر ئەوە لەگەڵ دایک و باوکی مامۆستا ئەوەی لە پشتەوانێ ئەوە دێنایە ئەوش ناتەلەی خوشکێتی ئەوش ناتالیەخانی خوشکێتی لە باخەکەدا باشێتی بڵێ مامۆسامە لەو ئاپارتمانە ژیان ئێوە ئەوە دوای ئەو خانوویان ڕوخان ئەو خانویان هین کرد تەملیک کرد حکوومەت هەمووشی کە پارەیان نایە هەمووی تقریبا $200 بۆ ئەویش هەرقی دار و دەرەختەکانی داواخەکە مقابلەوە ئەو شوقیان نایە مامۆستا ئەمانەش هەندێک وێنەی جوانی ڕۆمانسی جەنابتن لەگەڵ خاتو لێنا ئەوە سەی ساڵی 76 لە ماڵی ئەوان لە ماڵی ئەوان ئەمەش هەر وێنەیەکی ترە ئەوە لە مۆسکۆی تر من کە گواست بوانێت شوقەیەکم گرت لە مۆسکۆ ئەوە تر لەو شوقیاژەن بەبێ دایک و باوکو بەبێ دایک و خوشکی ینی کەرەکە بەیەکەوە بوونیت پێکەوە چوە ماڵی خۆی کە گواست بوانێت تر وتم من حەزاکەم لە ماڵیەوە بژیم یەکەم دوورە لە کۆلیجی سینەماوانە وەکو کوردێکیش با نەبی بە زاوەڕێوی ئەم پیاوەکێ ئەوە شوانی کوڕما ئەوە دەرێت تەمەنی 4 ساڵە باشە هەر کاک شوان دەیە ئەوەی ڕاستی بێ من چونکی لە غەریبایەتی ژیان بەڵێ وتم ئەگەر مەسیرم نازانم چی بێت بەڵێ ڕاستە وتم کە گەڕاینەوە ئەگەر کوردستان ڕزگار بێگەڕێنەوە بۆ کوردستان لەوێ ئیتر لە 1970 تاکو 31 ساڵ نەمتوانم بگەڕێەوەوانی ڕاستەکەی بوار نەبوو بۆ گەڕانەوە معاغز عێراقی بووین لەبەرەوە ئەمەش جەنابتی وەکو باوکێک لەگەڵ لەگەڵ شوانایەوە کاک شوان کوردیەکەی چۆنە مامۆستا والله من ئەوەی ڕاستی بێ چونکی ئەم زیاتر فێری زمانی ڕووسی بم بە باشی حەزیش کرد دایکیشی حەزیە کرد شوانی وەکو زمانەکەی من ڕوسیەکەی تێنەکەی غەڵەتی تێنەکەی شوێن زمانی ڕووسی زۆر قورسە ئەتر من جابەجارە بە کوردی قسەم لەگەڵا کرد ئەیش کە تەمەنی بووە 16 ساڵ فیلمشانە لە باوی کوردستانەوە و کوردستان جوانیەوە هەستایەتی کوردایەتی بەقووەت بوو ئەجا تۆ وێنی ئاوای پیشان بێ هەڵبەتە ئەویش جوانترە ئەویش بەڵێ مامۆستایی ئەمێنە چییە لەم شوێنە ئەمە من کە گەڕامەوانێ ئەمە کوردستانە بێ سانسورە ئەمە من نەوزانی هەخانەوە کوڕەکە ماوانیە کە لە سنفی دۆ بە بورانی برام بوو بە مدی منی بەربۆیێ ئێتر لە نایش نمبرتون نەم خانە خوێنەوە بە مناڵی شوێنی خوێندنەکەتە هینێ سنفی دوو لە گۆژۆ نەقلی کردم بۆ لای خۆی باشە مامۆستا پرسیارێکی کە ئێستا کاکە شوان خەریکی چییە؟ شوان کە ئایا سینەماکارە وەک جەناب یان بۆکسێنەکە بە پێی ئەم وێنەیە بەخوا حەزیەکە خۆزای گەنج دڵێ هین بە وەکو عەلی کلایۆمانە و محەممەد عەلی کلای بەڵێ کە لەم ڕۆژانەوە وەفاتی کرد بەداخەوە ئەویش زۆریش متاسیر بووە دێمە ئەوت تۆ فیلمش عەلی کلای بۆ هینکە ئەوی خۆشی بەقوت بوو جا خۆزانی ئەوت نەوەکو لە مەکتب تووشی شەڕ بم بەڵێ ڕاستەکەی ئیتر بوو بە سینەماکار زەوقی سینەمای مش کامێرەم هەبوو هینی فۆتۆغراف و سینەماوانە شۆ فیلمێگر ئەمەش هەر کاکە شوانە ئەوە شوانە ئەوە خوێنکارێ بوو لەگەڵ منە ئەویش تەسووری سینماییە خوێن ئێتر کە شوان ئەو کۆلیژی سینمایی تاوا کرد من کە گەڕامەوانێت ئەوە ناوی لێڤایە یعنی لێف شیرە ئەویش فڕانی زۆر خۆشەویستە مامۆستا ئەم خانمە کێیە لەگەڵ کاک شوانە؟ ئەمە شوان تقریبەن ئەوە 5 ساڵەوە پێشنی هێنا و کوڕێکیە ئەویش تەمەنی 4 ساڵە ئەمە ژنەکەی شوانی کوڕمە تۆ بینیوتە مامۆستا؟ من بەدەخەوە نمبینی یعنی بەشداریش نەبووی لە ئاهەنگەکەی هێشتا وەڵی زڕۆفی اقتصادی باش لەبەر ئەوە بەڵێ مامۆستا ئێمە حەزەکەم ئەم وێنێش هەر وێنەیەکی کاکە شوانە لەگەڵ دایکی لە ماڵەوەی بەڵێ ئەمەش هەر وێنەیەکی جوانە ئەمانی کێوچێن مامۆستا ئەوە چون بۆ سەیران لەگەڵ سیروان خەفاف و ژنەکەشی خەڵکی رووسایە و بەڵێ ئەیترشون بۆ سەرەوەم سەرگەڵ بوو مامۆستا من کاتم تەواو داوای لە بر نەکەم بەڵام یەک پرسیارم هەیە لە نێوانی ئەم دوو وێنەیە چی گوزەرە؟ ئەمە هەر جەنابتی لەگەڵ لێناخان بەگەنجی لێرە بە گەنجێتی ئێستا لەگەڵ کاکە شوان دایکی ئەوە ساڵی 75 لە ماڵەوە ڕستەمان گر بە ئۆتۆماتیکانی قردانە
ئەوەش کە لە لیبیا گەڕامەوانە بەڵێ ئەتر هاتمەوە بۆ مۆسکۆ بەڵێ. وەکوواڵێ بە گەنجیا ڕۆشن بە پیری گەڕینەوە. بەڵێ من ئێستاش هەر بە گەنج دەزانم بەڵام پێم خۆشە لێرەوە چی بە لێناخان و چی بە کاکەشوانەڵێ و چی بە بووکەکەش دەڵێ. واللهی منم شۆ تەلەفۆنم بۆ کردنە بەڵێ. وتم بەیانی چەند مقابلەی دیاری تەلەڤیزیۆنە لەگەڵا کردوون بەڵێ لەوانەیە پیشانی بن سێری سەتەلایتی کوردستان بکەن. بەڵێ بێت تەلەفۆنیان بڵم دوای جەژ. باشە بەڵام ئەمەوێ لێرەوە سڵاوێکیان بۆ نێری. وەڵاهی من نۆکۆڵێ ماچی گەرمیان بۆ نێرم و تەمە درێژیان بۆکەم و لەگەڵ لێ ناشە زۆرجا بە ئینتەرنێت و سکای بوو شوانوانە قساکەین بەڵام شوان الحەمدولیلا ینی شوێنی خۆی گرت و ئەڵێ باوکە سەری کوردم بەس کردەوە ئەوش مخرج و مصوری سینەمایی بەهیوام هەمیشە سەری بەرز بێ وەکو میلەتەکەی وەکو ئەو پێشمەرگانی کە لە جیهانە سەریان بەرز کردوینەتەوەوانێ درود بۆ جانی پاشی شەیدانیش ئێمە لە کۆتاییە زۆر سپاس دەکەین کە کاتی خۆت بە ئێمە بەخشی زۆر سپاس. من زۆر سپاسیەوەکەم بەڕاستی زۆر سپاسی برادرانەکەم گەلێک مەمنون. خۆشەویستان تا بەرنامەیەکی تر و کەسایەتێکی تر خواتان.